لارچوەکەن و بینەری زوومن ئەم کاتان باش پێش هاتە تازەکەی تایبەت بە موچە و داهات پرسەداراییەکان پرسی نەوتی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرال ئەم شەو لەگەڵ سۆران عومەر پەرلەمانتاری عێراق گفتوگۆکەم لەو بارەیەوە زۆر قسە هەیە بە دڵنیاییەوە بکرێ بۆچی با بڵێن لە ڕووی کاتەوە وەزارەتی دارایی عێراق ئێستا هەڵەبژێرە بۆی قسەیەکی ئاوە بنەڕەتی و دیاریکرا و بە هەرێمی کوردستان بڵێ ساڵی ڕابردوو لە مانگی پێم وابێت دەبوو ئەگەر هەڵە نەبم وەزارەتی دارایی هۆشداریدا بەوەی کەیتر هەرێمی کوردستان خەریکە ڕەسیدی نامێنێ لە پاری تەرخانکراو بۆ موچە ئەبێت چارەسەرێ بدۆزرێتەوە کەوتنە گفتوگۆ چارەسەرێکیان دۆزیەوە ئەم ساڵ لە مانگی پێنجام قسەیاکە و هەر سێ ساڵەکەشی لەسەر هەرێمی کوردستان کۆ کردوتەوە ئەمە لە ڕووی ژمارەیەوە و هەندێ پرسی دیکەش بەغدای نەخستوەتە جۆرێک لە هەڵا سەرباری هەموو تێبینیانەی بەردەوام لەسەر هەرێمی کوردستان هەبووە لە لیستی موچەکەەوە بیگرە کە ئەینێرێ کە ساکارترین پرسێکە حکوومەتی هەرێمی کوردستان کاری لەسەر بکە و چەند مانگێکی زۆر بەم پرسەوە ڕۆیش تا پرسە با بڵێن بنەڕەتیەکانی دیکە هەرێمی کوردستان و بەغدا بەردەوام لە گفتوگوۆیان بوون لە ڕێکەوتنا بوون زیاد لە جارێک گوترا ئەمە لەبارەی موچەوە ڕێکەوتین ئەمە لەبارەی نەوتەوە هەمواری یاسای بودجە کراوە پرسەکان کۆتاییان هات نەوت هەناردا کرێتەوە داهاتی نانەوتی جۆرێک لە ڕێکەوتنی با بڵێن تەنانەت ڕانەگەێنراویش هەیە بۆی کە بەغدا تەنانەت بە 5 ملیار دینارەکەش ڕازیە بۆ ئەوەی بینێرێ ئەگەر وایە بۆ لە پڕام پرسە لە هەرێمی کوردستان سەر هەڵەیە بەڕاستی بەشێک لە پەرلەمانتارەکان وانەی لە بەغدان ئەڵێن دوێنێ ئانی مەبەستم ئەو ڕۆژەی کە ڕاگەندراوەکەی وەزارەتی دارایی عێراق تەیفسامی یان نووسراوەکەی بۆ هەرێمی کوردستان نێررا دوێنێ تا نانینی و ڕۆژ هیچ گرفتێکی دیاریکراو نەبووە ئەم بۆمبەی لە سعات 6 بۆ 7 ئەوانە ئیتر وردە لە ڕێگەی سۆران عومەر و هەندێک لە نوێنەرانی دیکەی بەغداوە کوردزانی بۆچی ڕاستیەکەی قسە زۆر هەڵەگرێن پرسە بۆیە من هەمویاڵەگرم بۆ گفتوگوی لەگەڵ کاکسۆران نیکەم کاکسۆران سلااو لێبێ وادارم باشبی بەخێربی بۆ زووم لوتفت هەیە حقیقت من نازانم باشم کردووە یان نا بەس لەسەر سێ بنەما ئەمەوێ ئەم ڕاگەندراوەی وەزارەتی دارایی ئەم هەڵوێستەی وەزارەتی داراییشی بکەینەوە یەکێمیان لەسەر بنەمای ژمارە دووەم لەسەر بنەمای ڕێکەوتنە سیاسیەکان سێم لەسەر بنەمای قانونی و تەنانەت با بڵێن یاسا و بڕیارەکانی دادگای فیدرالی بەڵام پێشەوە پرسیارێکی بنەڕەتی ترەکەم چاڕوان کراو بوو ئەمەی بەغداد لەگەڵ هەرێمی کوردستانە کردی بەم ڕادیکالیە مەبەستمە ئەوەی بەردەوام گلەی یەکیان هەبووێ ڕوونە بەڵام ئەمەی دوێنێ هەنگاوێکی زۆر بنەڕەتیە شتێکی چاڕوان کراو بوو بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان طبعاً دوێنێ لە کاتژمێر 11:09 وەزارەتی دارایی عێراق نووسراوەکەی بە ڕەسمی داوە بە نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام باز نەکرا بوو هەندێک ئاماژە لە ناوەرۆکی نووسراوە دوو لاپەڕەیەکە چوو بووە ئیعلام بەڵام نەیان نەزانی ئەسلی مەسەلە ناوەرۆکەکەی بەو جۆرەیە کە دەڵێی تر موچە نانێرین دوایەوەی کە نووسراوەکە بە من گەیشت چاوەڕوان نەکراو بوو بەو جۆرە گینا چاوەڕوان کراو بوو کە کێشەی گەورەمان لە پێشە لە ڕاستیە ئەوەی کە لە ناو نووسراوەکە جیاوازە لە ئاماژەکان و نووسراوەکانی پێشووی وەزارەتی مالیەتی عێراقەوەیە کە هاتووە حسابی هەموو موازنەی 3 ساڵی لە 23 و 24 و 4 مانگی 25 کردووە لە کاتێکە ئەمە لە 25 هێشتا ئیتلاقی موازنە نەبووە لە بەرەوەی جەداول نییە و تەخمینی بودجە هیچ ئەرقامێک بوونی نییە نرخی نەوت دابەزیوە ئێستا $5 لە خوار تەخمینی یاسای بودجەوەیە کە ئێمە کردومانە بۆیە توانم بڵێم
سیاسیە، حساباتەکەی سیاسیە، قانونی و مالی نییە. سیاسیە بەو مانایی کاردانەوەیە لەسەر هەندێک بابەتی هەرێمی کوردستان. لە نمونە هەموو مانگێک لەگەڵ تەمویلی موچە داوای کردووە کە حکوومەتی هەرێم پێویستەکە داهاتی نانەوتی و نەوتی ڕادەستکە، وەگەر نابەر پرسیارەتی قانونی دەبێ هەڵبگرێ. ئەمە لە هەموو نووسراوەکانە هەیە. و لە مانگی دوو من کاتێک بە حکوومەتی هەرێمم وت عێراق داوای داهاتی نەوتی و نانەوتیەکە، نەوتی بەمانای ئەوەی هەمواری یاسای بودجەی کردووە و دەبێت تۆ نەوت ڕادەستکەیت بە سۆمۆ لە بەرامبەر هەر بەرمیلێکە بۆ ماوەی 2 مانگ $16 وەرگری. نانەوتیش ئەو پێی وایە تۆ داهاتت لەوە زیاترە کە دەیگەڕێنیتەوە. عێراقڵێ ئەوەی کە تۆ بۆ منێ گەڕێنیتەوە لە ئێستەیە کە بۆ 4 مانگ 199 ملیارە ناردوێتەوە، یەک لەسەر 5 داهاتی مانگانەی ناوخۆیە، نەک نیوە. کاک سۆران لەسەر هەردووکی قساکەین، بەڵام پێش ئەوە داهاتی نەوتی ئەگەر لە ڕووی ژمارەوە وەکوتم ڕاگەنراکە لێک بینەوە، ئەگەر داهاتی نەوت لەسەر هەرێمی کوردستان حساب بکرێ، نابێت لەو سەر لە بری 13 تریلیۆنی ساڵانە لەسەر هەرێمی کوردستان نزیکەی 20 تریلیۆن بۆ هەرێمی کوردستان حساب بکرێ. بەڵێ وایە؟ بەڵێ بەدڵنیاییەوە ئەگەر ئێمە نەوتەکەمان عێراق وەریگرێ و سۆمە بیفرۆشێ، دەبێت تەواوی بودجەمان بۆ بێ، تەواوی بەشە بودجەمان بۆ بێ. ئەوەی کە دیاری کراوە لە تەشغیلی و ئیستیسماری ئەبێ بۆمان بێت سەرەڕای موچە. هەرچەند موچەی ئێمە گەیشتووەتە نزیکی تریلیۆنێک 956 ملیارە لە مانگی 4 2025، بەڵام بە پێی بەشداریمان لە بەرزکردنەوەی داهاتی عێراق ئێمە بەشە بودجەی خۆمانمان دەبێ. ئەو کاتە عێراق هەمیشە داوای ئەمەی کردووە کاتێک لە یاسای بودجە پێش دەرچوونی قەراری مەحکەمەی ئیتیحادی هەرێم دەبێ هەموو مانگە 400,000 بەرمیل نەوت بدە، لە فترەیەکی کەمە تا 70,000 بەرمیل ڕۆژانە دراوە، دوایەوە ئەوەش نەماوە. ئێمە بەشدار نەبووین لە بەرزکردنەوەی داهاتی عێراق، ئەوەی کە تەخمینە لە یاسای بودجە. بۆیە عێراق زۆر جار بیانووی زۆرا و جۆری دۆزیوەتەوە و گرفتی دروست کردووە بۆ هەرێم. هەرێمیش ئەو نەوتەی کە خۆی فرۆشتێتی دینارێکی نەگەڕانەوەتەوە بۆ خەڵک و دارایی گشتی و بەرمیلێکیشی نەداوە بە عێراق. لەم بەینا تەنها داهاتێک کە گەڕاندوێتەوە 1 لەسەر 5 ئەوەیە ناویان ناوە ناوخۆ. ساڵی 2024 تا 90 ملیارە 7 ملیارە نارمانگانە. ئەم ساڵ هات نیوەی ئەوەی نار 48 ملیار 50 ملیاری لە باشترین سێک هەیە گوایان ڕێکەوتن کراوە لەو بارەیە و بەغاو توێتی پەنجاکەم بۆ بنێرە گرفتی دیاری نەخێر لە هەفتەی دوو طیب سامی بە نووسراوی فەرمیێڵێ ئەو داهاتەی ناردووتانە ئێمە قبوڵمان نییە. ئەبێ نزیکەی 80 ملیار بێ؟ نا تەحدیدی نەکردووە، بەڵام ئەوەی کە هەرێم خۆی بە بەغدای داوە نزیکی 350 ملیار داهاتی نانەوتیەتی مانگانە. بەڵام هاتووە چی کردووە؟ هەرێم توێتی من لە باج لەگەڵ گومرگ لە 150 بۆی نێرمەوە. بە پێی قانونی ئیدارەی مالی عێراق داوای ئەوەکە کە لە 150 گومرگ بۆ تۆ ما باقی داهاتەکانی تر دەبێت بیگەڕێنیتەوە بۆ حکوومەتی ئیتیحادی. لە بەرامبەرە هەرێمی کوردستان ئەمەی نەکردووە، بۆی هەموو مانگێک بە کێشە و گرفت و دواکەوتنەوە موچەمان وەرگرت. ئەسد جۆرە لە ئیچحافیتیانیە کاتێک بەغداد ئەڵێ بە 23 24 25 هەرێمی کوردستان 90 تریلیۆن و ئەوەندە قەرزاری عێراقاگەر با بڵێن دەستەواژەکە ڕاست بێ و نەوتیشی لەسەر هەرێمی کوردستان حساب کردووە، لە کاتێکە ئەوەی حساب نەکردووە عێراق ئەگەر نەوت لەسەر هەرێمی کوردستان حسابکەی ئەبوو عێراق وایە ئەبێ بەشە بودجە بنێرێ نەک 13 تریلیۆنەکە. لێرەیە عێراق نەکەوتۆتە هیچ حافەوە بەرامبەر بەرێمی. وەگوتم ئەم حسابکردنە حسابێکی سیاسیە، حسابێکی قانونی و مالی نییە. ڕاستە ئێمە هەرێمی کوردستان نەوتی فرۆشتووە و
ئەو مەبلەغەی کە هەرێمی کوردستان خۆی ئاشکرای کردو عێراقەوەی نووسیوە یعنی ئێمە خۆی ئاشکرای کردووە ئەو پرسیار بوولام یعنی ئەم داهاتینەوتە چۆن حساب کرا لای عێراق ئێمە ئەڵین قاچاغە بەڵێ قانون ئین لیژنەی بەپێی قانونی موازنە دەبێ ڕقابەی مالی راپۆرتی خەرجی و داهاتەکان بە 3 مانگی و 6 مانگی ئامادە بکا بۆ ساڵی دارایی هاتووە لەگەڵ لیژنەیەکی هاوبەشی هەرێمی کوردستان پێکەوە راپۆرتیان ئامادە کردووە لەو راپۆرتە بۆ ساڵی 2024 هەرێمی کوردستان 89 ملیۆن بەرمیل نەوتی فرۆشتووە ئەمە داتای وەزارەتی سامانە سروشتەکانە کە داوێتی بە لیژنەی ڕقابەی مالی اتحادی و هەرێم لەوێ ئەمە تەسبیت بووە و ئاماژەی بەوە کردووە کە بە $32 هەر بەرمیلێکیان فرۆشتووە بەشێک لەوەی کە ناوی ناوە بۆ بەکاربردنی ناوخۆیی ئیستیهلاکی مەحەلی ئەمانەشی هەرداوە بە پاڵاوگەی کار و لاناز بە تیجاری پێی فرۆشتون و ئەوانیش بەرهەمەکەیان لە ناو بازاڕی هەرێمی کوردستانە بە بازرگانی فرۆشتەوە واتە ئێمە دامی حکومیمان لە بواری سوتەمەنی بۆ خەڵک سفرە ئەوەشی ناویان ناوە ناوخۆ هەر بە تیجاری فرۆشتویانە 89 ملیۆن بەرمیلیان فرۆشتووە بە $32 گەورەکەوێ داهاتەکە کووە داهاتەکەی کە حساب کراوە لە راپۆرتی ڕقابەی مالی لە نەتیجا نووسراوە سفر لە هەندێکیانە ناقسە بۆ نمونە لە راپۆرتەکە لە 1/4/2024 وەرگیراوە تا کۆتایی مانگی 36 3 مانگە لەم 3 مانگە باز لەواکە بای $706 ملیۆن نەوتیان فرۆشتووە بەڵام خەرجیەکەی 846 میلیارد شتێکی ئاوایە ئەمە هەرێمی کوردستان چۆن ئیمزای لەسەرەکە تۆ ئەم چۆن ئیمزای لەسەرم ڕقەمە بەڵێ بە دڵنیاییەوە زەرەرایی لە زەرەرایی ئەی چۆن شتیوە ئەبێ پرسیارەکە چۆن ئەمەی ئیمزا کردووە پرسیارەکە ئەوەیە عێراق ئیمزای نەکردووە عێراق راپۆرتی کردووە وردبینی کردووە ئەڵێ بای چەنە فرۆشتۆڵە بای 6 میلیارد خەرجیەکە چەنە 846 یعنی ئەمە قەرزار بووین لەسەر فرۆشتنی نەوت کاتی عێراقم راپۆرتانەی چۆتە بەردەست بە فعلی هەڵوێستەی لەسەر کردووە کە طبیعی نییە ئەمە شتیوا هەیە فرۆشتنی نەوتەکە 9 تریلیۆن دینار زەرەری بە هەرێمی کوردستان یعنی نەوتمان فرۆشتووە 9 تریلیۆنیش قەرزارین بە پێی راپۆرتەکە کە راپۆرتی ڕقابەی مالیە باشە بەردەوام قەرزی فرۆشی نەوت بە ناوی جۆرا و جۆرەوە ئێستا گەیشتۆتە 9 ملیارد دلار 9 میلیارد بەڵێ ئەگەر ئەوترا کابینەی پێشوو ئەم قەرزانەی جێشتوە بەشێکی تەواوە بەڵام بۆ ئەم قەرزانە لەم کابینەشە هەر زیادەکە کەمی نەکردووە لە کاتێکە بەشێ لەم پارانە ئەدرێتەوە بە کۆمپانیاکان واتە بەشێک لەم پارانەی کە دەوترێ بۆ خەرجی نەوتە ڕوا دەوترێ قەرزی کۆمپانیاکانی نەوتی لێدرێتەوە یعنی معقولە 176 میلیارد دینار مانگانە ئێستش ئەدرێ بە بۆری نەوتی کوردستان لە کاتێکە ڕاگیراوە بۆریە نەوتی پیاناڕەوە باشە کاک سۆران بەغداد لەبارەی زۆر پرسە و زۆر جار تێبینی ئەوە لیستی موچەیە کۆمەڵێک پرسی دیکەیە لەبارەی نەوتەوە ئەم تێبینیانەی بە هەرێمی کوردستان وتووە ئەمانە ئەبێت چاک بکەین ئەگەر ناگرفتمان بۆ دروستە بێ نەوتە فرۆشین بە قاچاغە ڕوا داهاتەکەی سفرە ناقسە بەڵێ هەمووی لە بەردەستی عێراقایە عێراق پێی سەیرە تێی ناگا ئەڵە تۆ نەوتە فرۆشتۆ بۆ قەرزاری باشە تێناگا و پێی سەیرە و تێبینی هەیە کاک سۆران لیژنەی نارد بۆ هەرێمی کوردستان وا بوو بەڵێ ئەم لیژنەیە بوو بە هیچ کوێ نەگەیشت وە باشیش ئەیان زانی کە ئەو ڕۆژەی لیژنەکە هاتووە دۆخی ئەو تانکرانەی نەوت بە قاچاغە بن چۆن لە باشماخ نەمان برانە شوێنی دیکە و ڕۆژی دواتر حەقیان بەوە نەبووە کە تەنکەر لەکوێیە هەیە حەقیان بەوە هەبووە کە بەڕەسمی تۆ 89 ملیۆن بەرمیلە فرۆشتووە 89 ملیۆن بەرمیل نەوت
ئەزانن بە تەنکەری فرۆشی هەموو بەڵگەکانیان لایە و هەموو داتاکانیان لایە جا تەنکەر لە مەرزە هەبێ نەبێ وازەحە. عێراق لیژنەکەی کە نردوێتی راپۆرتی کردووە، راپۆرتی ڕقابەی مالیەوە تا بەردەوام ئەم راپۆرتە لە 2 ساڵی ڕابردووە هەیە، 3 مانگجارە راپۆرتەکان پڕ لە زانیاری وردی خەلەلەکان. بەڵام ئەمەی ئەم جارە لە ڕاستیە کاکر ئەمەی ئەم جارە ناحەقیەکە کە ئێمە هێشتا جەداولمان نییە، موازنە ئیطلاق نەبووە. تۆ چۆن ئینفاقی فعلی دەرکردووە ئەڵێ بە پێی ئینفاقی فعلی ئێوە حیسەتان نەماوە. ئەمە قسەیەکی قانونی و مالی نییە، وە گوتم فشارێکی نوێی سیاسیە. بەڵام ئەوە بەیان نامەی کوتلە کوردستانیەکانە کە ئەمڕۆ دەرمان کردووە ئێستا بڵاو بۆ نا پێشتر بڵاو بۆ ئێمە هەمومان متفقین لەسەرەوەی بە لایەنەکانی دەسەڵاتیشەوە مەوزوعی موچە بێتە دەرەوە لە ململانیانە قەراری محکەمەی اتحادیش بەو جۆرەیە ڕێکوایە لەسەر بابەتی نەوت لەسەر بابەتی داهاتی ناوخۆ ئێمە گلەیمان هەیە عێراق بۆچی لە بەرامبەر ئەمە دەست بۆ موچەی خەڵکە با بۆچی دەست بۆ بەرپرسانی باڵای هەرێم نابا کێ بەرپرسە لەمە با بڕوا سکاڵای لێ بکە بۆچی سکاڵا لەسەر حکوومەتی هەرێم تۆمار ناکەن دێن موچەی مانگانەی خەڵک بەم دۆخابن هۆکارە سەرێکیەکەەوە نییە موچە لە چوارچەوەی ئینفاقی موچەی هەرێمی کوردستان مەبەستمە لە چوارچەوەی ئەنفاقی فعلیە حساب بکرێەوە ئەمەش بەڕاستی غەدرێکە لە هەرێمی کوردستانەکرێ طبعا لە خەڵکی هەرێمی کوردستان نەکرێت بەڵێ قراری محکەمەی اتحادی ئەمانەی تێپەڕاندووە بەڵام بەداخەوە دوو جارە حکوومەتی اتحادیش پرسیار لە محکەمەی اتحادیە کاتەوە بۆ ئەم جارش کە ئەم نووسراوەیان ناردووە بۆ هەرێم ئەگەر تەماشا بکەی لە لاپەڕەی 2 سێدێڕی کۆتایی ئاماژە بە کتابێکی محکەمەی اتحادیەکە لەوێ جارێکی ترەڵێ هەرێم پابند نەبووە و تەوتینی تا ئێستا نەکردووە بۆ ئەوەی بیکا بە بەهانەی بەردەوام نەکردنی موچە لە کاتێکە ئەگەر پابند نەبووە بە بڕیاری محکەمەی اتحادی ئەوانەی کە سکاڵاکەیان تۆمار کردبوو خەڵکی معنی ڕاستەوە خۆن بە سکاڵاکەی تەوتین هاتن لە بەغدا جارێکی تر ئیجراعاتی ئەویان دەست پێ کرد کە هەرێم پابند نییە سکاڵایان جارێکی تر داوا کرد لەسەر هەرێم بجوڵێنرێ لە محکەمەی مختص سکاڵاکەیان ڕەت کرایەوە عێراق سکاڵاکەی ڕەتکردنەوە هەر محکەمەی فیدرالی دوو جار ڕوونکردنەوەی یاوە لەبارەی هەژماری من ئەوەی سەرنجی میدیایی منە ئەوەندەی لە خزمەتی هەژماری منە بوو ڕوونکردنەوەکانی لە خزمەتی تەوتینانە بەڵێ بەڵام ئێستا جارێکی تر هاتۆتەوە ئەڵێ هیچ فەرمانبەرێکی هەرێم تەوتین نەکراوە ئەم پرسابێتەوە بە کێشە بۆ هەرێمی مەسەلەی تەوتین مەبەستمە بەڵێ ئێستا لە بڕگەی کۆتایی نووسراوەکەی وەزارەتی مالیە باز لەواکە کە وەک بەهانەیەک بۆی ئێمە بڵین ئەگەر ئێمە بڵین موچە لە دەرەوەی ئەم ململانیانەیە ئەو بڵێت ئەوە تا محکەمەی اتحادیەڵێ بە تەوتینەوە موچادەم لە چوارچێوەی حسەی هەرێمە ئەڵێ حسەی هەرێم ئەواتەوە حسابی کردو 12.67 تەواو بووە بەڵام هەر لە چوارچێ بڕیارەکەی محکەمەی فیدرالیشە تقریبەن هەرێمی کوردستان و عێراقی پابند نەکردووە بۆی موچە نەکەنە با بڵێن یەکێک لە قوربانیەکانی ناکۆکی سیاسی و دارایی نێوان بەڵێ بێ لە دەرەوەی هەموو ناکۆکی بێ چونکە بۆ نمونە ئەگەر ئەمڕۆ حکوومەتی اتحادی کێشەی هەبێ لەگەڵ محافەزەی بەسڕا باشە بڵێت لەگەڵ ئاسعد عێدانا کێشە هەبێ بڵێن داهاتی نەوتی لە بەسرە ناگەڕێتەوە بۆ وەزارەتی مالیە ناکرێت موچەی خەڵک ببڕێ بەدڵنیایەوە دەست بۆ موچەی خەڵک نابن جگە لەوە ئێمە ئەمڕۆ کۆبوونەوەمان هەبوو لەگەڵ جێگری سەرۆکی پەرلەمان و سەرۆک فراکسیۆنە کوردیەکان جێگری سەرۆکی پەرلەمان باسی لەوە کرد کە لە تەیفسامی پرسیوە لە کۆبوونەوەیەکە تۆ نزیکی 2 تریلیۆن دینار لای وەزارەتی کارەبایە ئێستا حکوومەتی اتحادی 2 تریلیۆن دیناری لای وەزارەتی کارەبای بەغدایە هی خۆی پێی وتوە ئایا تۆ بۆ ئەوەی وەزارەتی کارەبا ناچارکەی 2 تریلیۆنەکەی مالیە بداتەوە ئەچی موچەخۆرەکانی وەزارەتی کارەبا بڕی توێتی نەخێر توێتی بۆچی ئەگەر حکوومەتی هەرێم قەرزارە پارەی نەگەڕانەوە داهاتی نەوتی نەداوە موچەی خەڵک بۆ بڕی
هەر ئەنفاقی فعلیەکە ئەو گرفتە دروست ناکاتەوە بەڕێی تۆ بەو جۆرە دروستی ناکە ئەمەی ئێستا کراوە ئەسڵەن تۆ موازنەت جەداولی نییە ئینفاقی فعلی چۆن لە ماوەی 4 مانگ دەرکرد نەئەکرا کاک سۆران لە چوارچەوەی ئەو هەموارەی مادەی 12 بۆ هەناردەکردنی نەوتێرەمی کوردستان ئەو بڕگەیشتان پشت بەست بە بڕیارەکەی محکمەی فدرالی ئەو بڕگێتان هەموار بکردێتەوە باشتر نەبوو ئەزانی هەندێک کەس پێی وایە ئەوە تێپەڕیەوە بەسەر فراکسیۆنە کوردیەکان نەخێر عێراق خۆشی معاناتی محافظاتی هەیە لەگەڵ ئینفاقی فعلی ئینفاقی فعلی دەمێکە داخڵی موازنە کرا و لاشی نادەن چکە قانونی موازنە لە حکوومەتەوە دێکە حکوومەتی قراری لەسەر کردۆ 4 وەزیری کوردمان لەوێ بووە بۆیە ئینفاقی فعلی معاناتی محافظاتیشە هەمویان گیرۆدەی ئەوەن بەڵام ئەوان ئینفاقی فعلیان بۆ موچە بۆ حساب ناکرێت بۆ ئێمە بۆمان حسابەکە ئەوە گرفتەکە ئەوان ئینفاقی فعلیان لە مەوزوعی تەشغیلی و استثماری بۆ حسابەکرێت موچە سابتە بەیانی باشتر نییە ئێمە شتێکی ئاوا بکەین لەو بارەوە هەموارێکی دیکە ئەمەی 2025 ساڵەکانی دیکە ئێمە ئێستا کاکڕنج لە بەردەم هەڵبژاردننی عێراقین بە دڵنیاییەوە کە هەڵبژاردن بکرێ دوای حکوومەت پێکەیەنێرێ بەبێ کورد پێک نایە کورد ئەم جارە ئەزمموی باشی دەستکەوتووە لەوەی چۆن لەگەڵ حکوومەتی ئایندەی عێراق پێک بێت لە سەرەتاوە ئەوەندەی بە چ بەڵگەیەک ئەم ئەزمون لای کورد بە بەڵگەی ئەوەی کە ئەم جارە وازەحە معاناتەکانمان چین ئێمە لە حکوومەتی عێراقی یەکێتی و پارتی بەشدارە و بەشێکن لە تەحالوفی ئیدارەی دەولا لە هەموو کۆبوونەوەکانە هەن ناکرێتەوە لە حکوومەتێ بەشداربی سەرۆک کۆماری کوردێ هەبێ بەڵام ئەم حکوومەتە بەم جۆرە مامەڵە لەگەڵ تۆپکا و تۆ وەزیرەکانە بێدەنگ بێ فراکسیۆنەکانت دژی بن موچەش لەولاوە بەم دۆخە بگاتە دەستی خەڵکی هەرێمی کوردستان اینجا چی بکرێ باشە ئەوە وەزیرمان هەیە پەرلەمانتاریش ئەبێ هەر لە سەرەتاوە لە پێکێنانی ئەم حکوومەتە بوترێ ئێمە سەنەدێکی قانونیمان هەیە بۆ بەردەوامی موچەمان ئەویش مەوزوعی قەراری محکمەی اتحادیە ئەم قەرارەی محکمەی اتحادی پێویستی بە یاسای بودجەش نییە چکە ئێمە لە ساڵی 2026 چاوەڕێ نەکەین یاسای بودجەی هەبێ عێراق یاسای بودجەی نابێ ئەم قسێ بە نەرێنی یەکەی وەکو پێشاتێکی نەرێنی بەڵێ بۆچی بۆ لەبەرەوەی خۆمان باشە زانین انتخابات لە 11 بکرێت پەسەندکردنی نەتیجە و سوێن خواردنی خولی ئایندەی پەرلەمانەکەوێتە مانگی 2 لە مانگی 2 کە خولی نوێ ئایا ڕێکەوت نەکرێت لەسەر پێگەنانی حکوومەت کەی ڕێەکەکەون سەر کۆمار چێ ئەبێ ڕەنگە جەولەیەکی نوێی مەشاکیلی کورد بچێتەوە بەغدا کە هێشتا حکوومەتی هەرێم پێک نەهاتووە و ڕەبت ببێ بە هەڵبژاردننی سەر کۆمار و پێگەنانی حکوومەتی عێراق هەموو ئەمانە بن بە پێشاتێکی نوێ کە لەو کاتا ئێمە یاسای بودجەمان نییە بەس قەراری محکمەی اتحادیمانەیە دەبێت ئاگایان لەوە بێ ڕێک بکەون لەسەر مەوزوعی موچە بۆی ئەم دۆخی کە ئێستا ئەم 3 ساڵی پیا تێپەڕی و جارێکی تر دووبارە نەبێتەوە یان ئەگەر گرفتەکان هەبوو کەمتر بکرێنەوە ئەم بجارە بۆ ئەم جارە چی بکەین بۆ ئەم جارەمانگە وەکو ئەڵێ بۆ بە پرسیاری گەورە سەرەتا بۆ جەژن چی بکەین و بۆ دوای جەژنی چی بکەین ڕاستیە ئێمە ئەمڕۆ هەمومان لە فراکسیۆنە کوردیەکان متفق بووین لەسەرەوەی کە پێویستە هەڵوێستێکی وازەحمان هەبێ و ئەم هەڵوێستە وازەحە بۆ سەرۆک کۆمار بێ سروشتە بنەڕەتیەکانی ئەم هەڵوێستە بێچی ئەبێ بۆ سەرۆک کۆمار بێ بۆ وەزیرە کوردەکان بێ و بۆ حکوومەتی هەرێم بێ دەرهێنانی موچە لەم ناکۆکیانە و خستنە بەردەم بەرپرسیارەتی سەرۆک کۆمار و وەزیرە کوردەکان لە حکوومەتی اتحادی کە ئەگەر ئەم بابەتە چارەسەر نەبێت تعلیقی عوزویەتی خۆیان بکەن لە ئەنجومەنی وەزیران و سەرۆک کۆماریش حامی دەستورە دەبێت لەم قەزیە هەڵوێستی وازەحی هەبێ دوای ئەوە ئێمە لە بەردەم بەشداری سیاسی بۆ هەڵبژاردننی ئایندەی ئەگەر عێراق بەم جۆرە بڕوا و مامەڵە بکە پێویستە هەڵوێستێکی یەکلایەنەی گشتگیرمان هەبێ نەچینە انتخاباتی ئایندەی عێراق بەم جۆرە لەگەڵ عێراقا تعلیقی ئەغزویە ئەگەر
ئەوان سوور بوون لەسەرم هەڵوێستیان کە ئیتر ئێمە بەشە بوو جەمان نەماوە خۆ بەشێکیانەی بەستنەوە بۆی کە کاک سۆران ئەنی سوودانی مامەڵەیەکی تا حدێک باشتری لەبارەی موچۆ لەگەڵ هەرێمی ئەم جارە هەموو ئیتار لەم هەڵوێستا مشتەرەکن هەموو ئیتار بە سوودانیشەوە لەم هەڵوێستان چونکە کاکڕنج ڕاستە نووسراوەکە دوێنێ من بڵاوم کردەوە کە دوێنێ نووسراوە بەس هەڵوێست سیاسیەکە دەمێکە خەریکە گەڵا بەڵام ماوەی لە پێش قمەی عەرەبیەوە مناقەشە لەسەر مەوزوعی ئەم بابەتە بوونی هەیە لەگەڵ سوودانی لەگەڵ مالیە لەگەڵ لایەنەکانی تریش کە ئەوان سوور بوون لەسەرەوەی پارە نانێرن باش ئەگەر وا بێ و هەڵوێستی تۆ باست کرد وەزیرە کوردەکان سەرۆ کۆمار پەرلەمانتارەکان ناوتنات تعلیقی ئەڵڤویە هەڵپەساردنی ئەندامێتی بەسە بۆ ئەوی بەغدا وا لێ بکە هەڵوێستێکی دیاریکراوی نەخێر وەگوتم بەشداری لە هەڵبژاردننی ئایندەی عێراق دۆخی ناوچەکە و عێراق بەو جۆرە نیە ئێستا بەو شێوازە فشار لە ئێمە بکەن بەڵام ئەتوانن بۆ ناچنە مەحکەمە لەسەر بەقاچاقبردننی نەوت و دیار نەبوونی داهاتەکەی سکاڵا بکەن یعنی عێراقیش بەڕاستی مامەڵەیەکی دروست ناکا لەگەڵ هەرێمە بەس کاک سۆران هەر خۆمانەڵین ئەمە تەحالوفی فاسدینە بەڵێ سەرێکی لە هەرمی کوردستان و سەرە گەورەکەیشی با بڵین سەرەکەی دیکەیشی لە بەغدایە ئەم تەحالوفی فاسدینە چۆنیەت لەسەر پرسە سەرێکیەکانی خۆیان لێپرسینەوە لە یەکدی ئێمە ژەم جارامانەوێ موچەی خەڵک لەو ململانیە و لەناو ئەو تەحالوفی فاسدینە دەرکەین چکە هاوڵاتیەک هیچ گوناحی نییە کە هەرێم نەوتە فرۆشە و پارەی ناداتیان هاوڵاتیانی هەرێم و موچەخۆرانی هەرێم یەک دنیا معاناتیان لەگەڵ حکوومەتە هەیە ئەگەر تۆ ئەم موچەی هەشت مانگی دات و لە مانگی پێنجەوە بۆ ئەوانەی دیکەش چی لێ دێ بەڕاستی ینی لە بەردەم دوو ئەگەرایە یەکەم فشارە سیاسیەکان و ئەوەی کە کوردەیکە لە بەغدا تر ڕێکەوتنێکی دیاری کراوە هەرچیەکە نازانم ئەمە یەک دوو ئەگەر بودجەی 2025 بێتە پەرلەمانی عێراق و ئیشێکی لەسەر بکرێ حلێک هەیە بۆ ئەم موچەی هەشت مانگی داات و چارەسەرێک هەیە تەمانەوەی کە پێویست بوو زووتر بێت لە مانگی دەی ساڵی ڕابردوو بێ خشتەی بودجەیە خشتەکانی بودجەگینا قانونەکە بوونی هەیە نا لەوێ حل نابێ چونکە نایەڵن دەستکاری بکرەوە پەرلەمان ئێستا توانایەوەی نەماوە لە بەرەوەی بەرەو کۆتایی ڕۆین ئەو حلەی پار کرا ئێمە هەرێمی کوردستان پارەی نەما و مانگی دەبوو وا بوو مناقەلە کرا بۆ ئەم ساڵ ساڵ جەداولمان نییە تا بزانین تەخسیساتەکان چەنە مناقە دەیمە بەستمەوەی کاتە پەرلەمانی عێراقەوە بڕوا ناکەم بێ بۆچی کاک سۆران دنیایەک ڕێکەوتنی سیاسی کرا بۆ نمونە لەبارەی لیستی موچە لەبارەی پرسە بچووکەکان گەورەکان هەموو ئەمانە بەردەوام ڕێکەوت نەکران لەبارەی نەوتەوە ڕێکەوتن کرا هەمواری یاساکە کرا وتمان شتەکان زۆربەی تەواو بوون بەڵام لە پڕا ئەم هەنگاوە ڕادیکالە توندەی بەغدا بەرامبەر بە هەرێمی کوردستانە بینین و ئەمڕۆ پارتی دیموکراتی کوردستان بەڕوونیەڵێ دژی ڕێکەوتنی پێکێنانی حکوومەتیشە ئەوەی تۆ وتت لەمە دوای ئەما بێ لە چوارچوی ڕێکەوتنا بۆ پێکێنانی حکوومەتی داهاتوو ئەمانە بکەین ئێوە تا لە حکوومەتی پێشوشاوا دیارە کۆمەڵشتمان کردووە بەڵام دوجار کابینەی ئەم جارە ئێمە لە 25 سێ بوو لە 2023 ینی لە ناو حکوومەت و پێگەێنانی حکوومەتا بووین قەراری مەحکەمەی پاریس دەرچوو بۆ ڕاگررتنی نەوتی هەرێم ئەمە پێشاتێکی تازە بوو پێشوەخت نەبوو کە نەچوە ناو گفتوگۆکان زۆر نانە ئێمە حکوومەت پێگاتە بوو هەمووشت دروست بوو ئەو کاتە نەوتی هەرێم ڕاگیرە و دواتر قەراری مەحکەمەی ئیتیحادی لە دەرەچێت لە مانگی 2024 تایبەت بە تەوتین دۆخێکی جیاواز بوو ئەم جارەوە گوتم هەرێم بەرچاوی ڕوونە بەهانەی نییە لەسەر نەوت و لەسەر موچە و لەسەر بووجە و لەسەر هەمووی ڕێکەوتنێ نەکا کە پابندکرد بێ سروشتی ڕێکەوتنە چی بێ و مەسەرەن کام چارەسەری بنەڕەتیە بۆ موچەی هەرێمی ئەو چارەسەرەی کە ئەمان بەداخەوە هەمیشەیەکێتی و پارتیە ڕۆنشەڕ لەسەر مەنسەبەکەن پۆستەکەن ئەوەی پەیوەندی بە خۆیانەوە هەیە ئەوەی پەیوەندی بە خەڵکەوە هەیە پێویستە لەسەری ڕێکەوتنی
کۆنکرێتی بکرێت تەواوەتی بکرێت. ئەو تو ئەزمونت ڕێکەوتن لەسەر قەراری محکەمەی اتحادی وەکو خۆی بۆ تەوتین و بەردەوامی موچە لە دەرەوەی ناکۆکیەکان. ڕێکەوتن لەسەرەوەی قەزیەی نەوت کە هەرێم ئێستا خۆی فرۆشیە، عێراقیش نەوعەنما قبولێت ئەگەر قبولی نیە هیچ ئیجراعاتێکی نەکردووە لەسەر فرۆشی بەردەوامی نەوتی هەرێم. ولانی کەم بە ئێران و تورکیاڵم ئەمە تەهریبە، من قبول ناکەم، نەوتی من بەتەنکەر تۆ بیکڕی، هیچی نەکردووە کەواتە ڕازی بۆ بۆیە هەرێمیش بەردەوام بووە. ئەگەر هەر بچینەوە شەڕ لەسەرەوە بکەین پۆستی سەرۆ کۆمار و سەرۆ کۆمار کێ بێ وەزیری فڵان بۆ کێ بێ ناگەینە نەتیجە. ئەوە دوجار پرسەکانی کە پەیوەستە بە استحقاقی خەڵکەوە مافی خەڵکەوە دەفەوتێ و تا ئێستا وایان کردووە. ئەم جارە بەداخەوە دێڵم هەردوواجار هەردوو حیزبی دەسەڵاتە ڕۆنەوە لە بەغدا حکوومەتی عێراق پێک دێنەوە و پۆست و سەرۆک کۆمار و وەزیر وەرەگرنەوە. ئەگەر نا من ئێستا جێگیری سەرۆک وەزیرانی عێراق بم کە من حرمەتی زۆرمەیە بۆ دکتۆر فواد حوسێن، ڕۆڵی زۆر بووە لە زۆر پرسا، بەڵام تا ئەم کاتە ئەو جێگری سەرۆک وەزیرانی ئەو حکوومەتەیە کە وەزیرێکی دەڵێ پارە نەماوە بۆ هەرێم ئەو قسە ناکایە. وەزیرەکانی تری کورد لە حکوومەتەن لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانن لە کاتێکا بڕیارەکە کلێنی تایە توانی تێبینی لێ بگری هەر زۆریشی تایە، چونکە هیچ پشتیوانیەکی قانونی نییە ئەم نووسراوە بەڵێ هەرێم نەوت بۆ خۆی فرۆشێ داهاتەکەیە با ئێمە ڕەخنەمان لە عێراقەیە، ئێمە لە هەرێم پێمان ڕانەگیراوە، ئەی تۆ بۆ لە ئاستی عێراق ڕوونە بۆریەکەت گرتوتەوە بەڵام تەنکەرەکان بەردەوام. پرسیارێکی زۆر سادە بە هەمان میکانیزمەکانی پێشوو کە لەگەڵ بەغدایە کردومانە، جا چێکردوێتی یەکێتی پارتی ئەوانی دیکە هەمووی بەشدار با بڵین ئەوەی کراوە بۆ بڕیارەکەی محکەمەی فیدرالی لە ئەخیرا بە دڵنیایی با بڵین زیاتر دەست و پەنجەی ئۆپۆسیۆنی لە پشتۆ بوو سکاڵای ئەوان وای کردن بڕیاری محکەمەی فیدرالی هەبێ بەو میکانیزمە کۆنانەی کە هەن پرسی موچە لە گەڵ بەغدایە چارەسەر نەخێر، چونکە هەرێم لە لای خۆی یەکلایی کردێتەوە نەوت نادا بە بەغدا. هەتا ئەو پرسانەش نەوت و داهات و ئەوانە پەیوەست بکرێتەوە بە دڵنیایی ئەم گرفتانە دروستە بێ. چەند ڕۆژ لەمە پێش لەبارەی ئەوەی کە هەرێمی کوردستان چی پێکرێ ڕاستیەکە یەکێکە لەو شتانەی کە باسەکرێ قسەی لەبارەوە کرێەوە مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان چەند ڕۆژ لەمە بەروتی ئەگەر بەغدا موچە نەنێرێ دوای بخە قبوڵی ناکەین هیچ چەکرێ وڵاوە بێ پارتی خۆی جواب باتەوە. تۆ پێم بڵێ بە دڵنیاییەوە لە دوێنێەوە قسەتان لەناو خۆتانە کردووە فراکسیۆنەکان بەشێک لە سیاسیەکانی کوردە بەغدا هەستەکەی فۆرمی هەڵوێستەکەی کورد بە چ ئاراستەیەکە بێ تا ئێستا دیار نییە، بەڵام ئێمە لەگەڵەوە بووین لەسەر کۆمار و وەزیرەکانەوە بۆ فراکسیۆنەکان یەک هەڵوێست لەم بابەتە بەرامبەر موچەی خەڵک و پرسی قوتی خەڵک بوەستینەوە بۆیە چاوەڕوانەکەین بە یەکێتی و پارتیشمانوت ئێوە سەر کۆمار و وەزیرتانەیە جارێ زەحمە نەبێ هەڵوێستی ئەوانمان بۆ ڕوونکەنەوە ئەوان ڕێیان چییە؟ چونکە هەمیشە ئەوان ڕێیان جیاواز بووە لەگەڵ پەرلەمانتاران و فراکسیۆنەکانە. تا ئێستا من نازانم ئەڵێن چی و چاوەڕێین لە سەرەتای هەفتەی داهاتوو هەنگاوی عەمەلی بنین بۆ گەڵاڵەکردنی هەڵوێست. باش دوێنێ پێش ڕاگەندراوەکەی یان نووسراوەکەی وەزارەتی دارایی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کۆبەوە وتی پشتگیری ئەمریکامان هەیە بۆ کۆمەڵێک شت لەگەڵ شایستە داراییەکانی هەرێمی کوردستان. ئەمە پشتگیریە مە کارت نییە بۆ هەرێمی کوردستان کارتی قوت بۆ ئەوی بتوانێت دانوستانی لەگەڵ بەغایە پێ بکە. ئەمریکایەکان دیارە ئەم قسەیەش پەیوەستە بەچیەوە بەڵێ ئەمریکایەکان ڕۆڵیان هەیە لە ڕەواندنەوەی هەندێک بابەت و کاراسانی بۆ گەیشتنە قۆناغێکی ترکە بەم جۆرە نەبێ. ئەوەی منزانی ومە لە سەراستی سەفارەتی عێراق دەین ئەمریکا لە عێراق ئەوانەڵێن موچە دێت بەڵام تەخیربوونێکی زۆر ڕووەدا و دوجار پێویستی بە جوهد و هەڵوێستی هەموو لایەنە کوردیەکان خۆتان. بەس لەم پێش هاتە تازەیە سەفارەتی ئەمریکا قسەی لەبارەوە کردووە بەڵێ دێت بە تاخیرەوە موچە هەر دێت قەتع نابێ چونکە
ئەوانی شەزانن کە دۆخەکان چۆنە. تۆ بۆ هەندێک ڕەشبین بووی لەبارەی موچەی هەشتمانگی داهات یان وا تێگەیشت تۆ واقعیتری لە سەفارەتی ئەمریکا لە من حقیقەتی دۆخەکە دەمێکە باسم کردووە. من لە کۆتایی 2024 وتم 2025 کێشەی نەوتیشمان زیادەکە و دێتە سەری. بەڵام هەمیشەوەیان زانیەوە ئێمە دیفاع لە عێراقەکەین لە کاتێکە ئێمە واقعەکەمان لە عێراقەوە وەکو خۆی بە هەرێم وتووە، بەڵام هەرێم مەبەستی نییە ئەم بابەتانە بگەینێتە چارەسەری بنەبڕ لەبەرەوەی ئامادە نیە نەوت بدا. ئەمە ئەسڵی ئەو کات کە ئەتوت نەوت مەبەستت کۆتایی 24 نەوت ئەبێت لە 2025 بێ بێکێ لە کێشەکانی دیکە لەگەڵ بەغدایە بە دڵنیایی هێشتان گرێبەستەکانی نەوت و غاز لەگەڵ ئەمریکا نەکراوە. ئێستا ئەوەشی هاتە سەر ئەمە چی کە پێ دەچێت تەوقیتی ئەم هەڵکشانەی بەغداش پەیوەندی بەڵێ بەشێک لە کاردانەوەی عێراق وەگوتم ئەمە هەموو ئیتارە ئیتاریان هەموو کوت لە شیعیەکان لەسەر ئەو گرێبەستەی غازیشە، چونکە غێری ئەمریکا تەڕەفی تریش با بڵێن غێری عێراق کە ناڕازین تەڕەفی تریش لە وڵاتانی دەوروبەر و دوورتریش هەر تێبینیان هەیە لەسەر ئەو گرێبەستە. تورکیا، رووسیا، ئێران هەمویان چاویان لەسەر غازی ئەم ناوچەیە هەیە، هەروە ئاسان نییە تۆ هەمووی بێ بە کۆمپانیای ئەمریکی. هەرچەندە من ملاحەزەم لەسەر و گرێبەستەوە بوو کە لە قەبارەی خۆی گەورەتر کراواتە ئێمە گەر هەرچی غازێک کە لەو ناوچەیە هەیە و بەرهێنانی تیا بکرێ و هەمووی بفرۆشین بە سیعری ئەمڕۆ ئینجا ئەو مەبلەغا کاکەوتراوەویش چەند ساڵ لێوێ نازان. ئەی سەرنجەکەی تۆ چییە خۆوتراوەتەوە ئەو کۆمپانیا ئەمریکیە بڕەکە 110 میلیارد دلار و 110 میلیار یعنی هەتا نەوتەوە هەتا غاز تەواوە بێ هەمووی بفرۆشین بە تەخمین ئەوە کار لە واقعا مەرج نییەوە بێ. قەبارەیەکی گەورە دراوە بەو بابەتە بەو جۆرە نییە. هەرێمی کوردستان پێیداوە یان هەرێمی کوردستان پێیداوە بۆ سەرنجڕاکێشانی ئیدارەی نوێی ترەمپ. ئەمریکا بە هین بە فەرمی قسەی لەبارەوەکە مارکۆ ڕۆبیۆ ئەڵێ ئەمە پشتگیری مەسەلەن خۆ ئینکاریەوە ناکەن پشتگیریەکەن بەڵامتە ڕێکەوتنەکە ژزانن چیە و چی نییە بە ژمارەکەیشەوە ڕێکەوتنەوەش تازە نییە بە دڵنیایی تازە نییە تازەکردنەوەی پرسی دیکە قەبارەکەی بۆ سەرنجڕاکێشانی ئیدارەی قەبارەکە گەورەیە بە هەر حاڵ ئەوەی وتراوە و قسەی ئەمریکاش بنەڕەتیە لەبارەی پشتگیریکردن پرسێکی استراتیژیە. ینی تۆ ئەڵەی گرێبەستی غاز بە دڵنیاییەوە با 110 میلیارد دلار نەبێ بە 50 میلیارد دلار بێ، بەڵام پرسێکی استراتیژیە دەرەنجامی استراتیژی بۆ هەرێمی کوردستان لەکەوێتەوە کاڵم دەرەنجامی استراتیژی بۆ ئەم دۆخی ئێستا هەرێمی کوردستان ئەڵم کە لەگەڵ بەغدایە کەوتوەتە مریشکە ڕەشە قوڕێکی ترەکە بە سەرمانە. ئێمە هەرچی گرێبەستی ترمانە قوڕی کرد بە سەرمانە نەوت قوڕێ گەورەی بەسرە میلەتا کردو نۆریەوەی غازیشی بێتە سەر. گوایە خۆشببینیەکەی لە ڕێگەم گرێبەستەوەمە پشتگیری ئەمریکا بەدەستبێنین هەرێزانی کاتی خۆی قسەکانی مارکۆ بە هەمان ئاراستەیە کاتی خۆی ئاشتی هەورامی چۆن هەموو چاوبەستی لە هەموو لایەنەکان و پەرلەمانی هەرێمی کوردستان کرد وتی بۆ یەکەم جار هەرێم کەوتە سەر نەخشەی جیهانی وزە ئیتر پاراستنی هەرێمی کوردستان ئێمەی ناوێ ئێوە بخەون ئەمریکامان پارێزێ وڵات دەبابەی عێراقات لە چەندی ئۆکتۆبەر 16 ئۆکتۆبەر خەریب هەموو هەرێمتیا چیە ئەم قسانە هەمووی ئەو کێشەکان نەگۆڕاون کاک سۆران گۆڕاون بە بەرژەوەندی زلهێزانە خۆ بە بەرژەوەندی ئەمە نییە. ئێمە تا شەفافیەتمان نەبێ دیموکراسیەتمان نەچەسب پێ نەزاهەتمان نەبێ هزار گرێبەستی تری وا بکەین هەر ماڵ وێرانی بۆ خەڵکەیەنێ. پارتی دیموکراتی کوردستان لەبارەی مانگی موچەی هەشت مانگەکەەوە هیچ نەبێ موچەی مانگی 5 ئەڵێ تا پێش جەژن موچەنێت هەڵوێستمان پێویستە پێش جەژن موچە بینین پێویستە هەموو فراکسیۆنەکان و وەزیرەکان و سەر کۆمار پێکەوە هەڵوێستێکمانەبێ بۆی موچە بێنین. ئەوەشی کە لەسەر مەوزوعی داهاتی نەوت و داهاتی ناوخۆیە ئێمە پشتیوانی ئەوەین فەرموو ئەگەر بەغدا ڕاستەکە با دەسەڵاتدارانی هەرێم با بەدادگا و لانی کەم مڵک و ماڵیان دەست بەسەرا بگرێ و فەرمانی گرتنیان بۆ دەرکە
نەتوانن سەفەری دەرەوەی وڵاتە بکەن. هەموو ئەو قسانەی کران کاردانەوەی سیاسی ڕاز پرسیدارین، بەڵام بەشێکی گەورەی پەیوەندی بە جۆرێک لە کاردانەوەی سیاسیەوە هەیە. شتێک لەو پرسە سیاسیانە ئەکرێت جۆرێک لە کاردانەوە بێ و پیشان بدرێ لەلایەن بەغدا بۆ هەرێمی کوردستان و پێم وا بێ سکاڵاش هەیە لە محکەمەی فیدرالی هەڵۆشانەوەی پەرلەمانی کوردستانە بۆی هەیە دەستی بۆ بەرن یان نە. تۆزێ دوور کەوتنەوە لە بابەتەکە، بەڵام هەموو تەوقیتاتەکان و هەنگاوەکان بۆ ئیجرات بەبێ ئەوە نییە کەشتی سیاسی لە پشتە، بەبێت تەوەجۆهی سیاسی، نە محکەمە حرەکەتەکە، نە وەزیری مالیە، نە حکوومەتەکەی سۆدانی. سواس دەکەم کاک سۆران عومەر پەرلەمانتاری عێراق. بە دوعا.